راستی والله بیازه
بەڕاستی ئەمڕۆ ئێمە تیپەکەمان یاری باشی کرد ینی خاستن گەمی یەکەم هەڵی گۆڵمان بۆ هات نەمانتوانی گۆڵکەین گەمی دومش ینی تیپەکەمان باش بوو بەعام ئێمە نقصانیمان هەیە من ئەمڕۆ تیپەکەم سیانزی یاریزاناتوو بین ئەوانەشی وایە دەک بوونە لە ئیسابە بوونە و تازە باشە بوونە ئینشاءڵڵا بۆ یاریەکانی داهاتوو بتوانین یەک دوو یاریزان بین ڕیزەکانمان بتوانین لە یاریگای خۆمان لەگەڵ نەورۆز بتوانین سێقالەکە بەدەست بێنین هەتا زیاتر لە پێشەوە بمێنینەوە بەناوی خوای گەورە و میێرەبان ئەکید ئەمە ئەوڕۆ یاریەکی زۆر خراپمان ئەنجامدا و ئەنجامەکەش بەرامبەر بوون هەرچەندە یاریگای خۆمانە بەهۆی ئاسخراپی تیپەکەمان بە خاڵێک زۆر زۆر ڕازی بووم بەڵام ئاسخراپی تیپەکەمان دەتوانم بڵێم لەوانەیە دائیمە تیپەکە ئێمە هەروەکو هەموو لایەک ئاگدارن تەمەنیان زۆر بچووکە لێرە فەرقی تەمەن فەرقی خیبرە لەگە تیپی بەرامبەر دائیمە زۆرە فەرقی ناعی بەدەنی لەگە تیپی بەرامبەر زۆرە ئەو دوو فەرقە زۆر هۆکارن لە یاریەکانی ڕابردوو ئەگەر ئەو دوو فەرقە زۆر بەزەقیدیان نەبوو بە حکمیەوەی تیپەکە ئێمە ماندی نەبوو ئێستا تیپەکە ئێمە دەتوانم بڵێم لەوەتی سەرەتای دەوریەوە ماندووترین تیپە بە حکمیەوەی ئەوڕۆ دەیکرد 13 ڕۆژ ئەمە 4 یاریمان ئەنجام داوە 4 یاری بەڕاستی دەتوانم لەم جەدوەلی یەکێتی تۆپی پێی کوردستان هیچ لە بەرژەوەندی یانەی برایەتیدا نەبوو هۆکاری جەدوەلەکە هۆکارێکی سەرەکی ماندیبوونی تیپەکەی ئێمەیە کە دەتوانم بڵێم دوو یاریە ئاستی ڕاستەقینەی خۆمان نیشان نادەین هەرچەندە جەدوەلەکە ئێمە لە خولی کاز ڕاستە چوینە بەڕاستی چوینە شوێنیایی بەڵام ناکرێەوە تیپێک کاتێک لە کاز دەچێتە پێش ببێتە مشکلە لە بۆ دەوری دایمەن دەبی لە کاتی باش بڕۆنین بەڕێی من هەرچەندە ڕەنگە ئەوانش عوزری خوانێ بمەجانە نەبی بەڵام دەتوانم بڵێم 90% جەدوەلی یەکێتی تۆپی کوردستان کاریگەرێکی سلبی لەسەر یانەی برایەتی هەبوو